تاقیگەی ژمارە دوو کەیچێکە لەو فیلمانی کە لە باشووری کوردستان بەرەمهێنراوە و بەشداری چەند فستیڤاڵێکی جیهانی پێکراوە. یەکێک لەو فستیڤاڵانە کە لە وڵاتی ئیتالیایە سیلیبریتی فیلم ئەوۆردسە کە ئەم فیلمە تێیدا بەشداری کردووە و لەلایەن چەند سینەماکارێکی کوردی باشوورەوە کاری لەسەر کراوە و لەوێ باشترین خەڵاتی فیلمی بەڵگەی بەدەستهێناوە. ئەمە ئەو هەوڵانەیە کە بەردەوام لە پرۆگرامی کورسات مەگەزین چڕ و پڕمان کردوتەوە لەسەر بەرەو پێشچوون و هەنگاونان بۆ زیاتر خزمەتکردن بە بواری سینەمای کوردی و ئەم فیلمەش بە خۆشحاڵیەوە باشترین خەڵاتی باشترین فیلمی بەڵگەی بەدەستهێناوە لەو فستیڤاڵە. ئەم فیلمە لە سیناریۆ دەرهێنانی ئیدریس عەبدی و ئاوارە عومەرە، سینەماتۆگرافی ئاوارە عومەرە، کورتە فیلمی بەڵگەی تاقیگەی ژمارە دوو لە فستیڤاڵی فیلمی سیلیبرتی فیلم ئەوۆرد لە وڵاتی ئیتالیا توانی خەڵاتی باشترین فیلمی بەڵگەی بەدەستبێنێت. هەروەها لە فستیڤاڵی باوبین نێونەتەوەی لە وڵاتی جەزایر توانی پلەی دووەم بەدەستبێنێت، خەڵاتی سیلڤەر بەدەستبێنێت، بەشداری پێنجەمین خۆلی فستیڤاڵی سلێمانی ئەکات. دوکومنتەری تاقیگەی ژمارە دوو چیرۆکی پیاوێکی بە ساڵاچۆ کە ماوەی 14 ساڵە لە بەشی تۆکاری کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی کارەکات. لە مای ئەم 14 ساڵەدا لەسەر کەلاچێک کارەکات ئەو لە کۆتاییدا خانەنشین نەکرێت.